ئەمڕۆ سێ میوانی زۆر تایبەت و گرنگم لەگەڵا کە بەیەکەوە گفتوگۆکەین لەسەر چەند تەوەرێکی دیاریکراو کە پەیوەستە بە کەرتی وەبەرهێنان و هەروەها گەشت و گوزار و هەروەها ئەو کۆمپانیانیەوە گیرانە یاخود ئەو ناوەندانی کە وەکو نێوەندگیر لە نێوان ئەتوانین بڵین پرۆژەکان و کڕیاران فرۆشتن و کڕین هەموو ئەوانەی دیکە کە ئاگرێتەوە لەگەڵتانە بین. جا هەر یەکێکیان بەپێی بوار و ئەزمموی خۆیان ئێمە گفتوگوی چڕی لەگەڵ دەکەین. بەڕێز سامان عرب بەڕێزیان بەڕێوەبەری گشتیەوە بەرهێنانن لەگەڵمانن و هەروەها بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید وەکو وتەبێژی وەزارەتی دەستەی گەشت و گوزار لەگەڵمان و هەروەها بەڕێز هەوراس چنگیانی کە بەڕێزیان کارگیری کۆمەڵەی نێوەندگیرن. بەخێر هاتنەوەم کاتتان باش. زۆر سوپاس بۆ جەناب خۆشحاڵ بووم. جار بابزانم گەرم و گوڕێکی باشتان بینی بە پێشەنگاکەوە. بێگومان دەستان خۆش بێ هەڵبە من بۆیە ئەماڵم کە ڕنگدانەوەی کار و شالاکی هەر یەک لە بەڕێستان و ئەو کۆمەڵە گرنگەیە کە لە پشتانەوە کارەکەن بۆ ئەم کەرتە کە دوجار دیارە ئامانجبانن کوردستانێکی بێسترە. کاک سامان پێم خۆشە لە جەنابتانەوە دەست پێ بکەین ئەوەی لێرەی بینین و هەر کەسێک یەت و ناونیشانی پێشانگاکەش کاڵین و وەبەرهێنان. وەبەرهێنان لایەنێکی گرنگە پایەکی گرنگ و سەرکەوتووی ئابوووریەکی بەهێزە بۆ کوردستان. و لە ماوەی کابینەی نوێمیشدا وەبەرهێنان ڕۆڵێکی گرنگی هەبوو هەم ئەو مۆڵەتانەی دراوە هەم وەبەرهێنەران و ئەو پرۆژانش کە وەبەرهێنانیان تێدا کراوە. ئەوەی بینیت لە ناو پێشانگاکەدا 240 کۆمپانیا و یاخو با بڵێن دامەزراوە هاتوون نمایشی پرۆژەکانیان کردووە وەبەرهێنەران لێرن. ئێوە چیتان کردووە تا بتوانن ئەم کاریگەریە گرنگە بڕەخسێت و لە هەرێمی کوردستان وەبەرهێن ئەمەندە دەستکراوە بێت کە تەنانەت لە دەریشەوە بێن ئەو سەرمایی کە هەیەی بە بێترس و دوودڵی بیخاتە گەڕ. بێگومان زۆر سپاس بە ناوی خوای گەورە میهرەبان. ئەوە ئەمڕۆجێی دڵخۆشیە کە دەبینین چەندین کۆمپانیای کەرتی خانوبەرە لە پێشانگایە بەشدارە کە زۆربەی هەرە زۆری مۆڵەتی وەبەرهێنانیان لە دەستەی وەبەرهێنان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە و ئەو پرۆژانەش یەکێکن لەو پرۆژە سەرکەوتوانەی کە لە ساڵانی ڕابردووە ئێستاش لە کاتی ئێستادا لە ژێر جێبەجێکردندان خزمەتی کەرتی خانوبەرە بە تایبەت و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانیان کردووە. بێگومان دەستەی وەبەرهێنان بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2006 وەبەرهێنان و هەموو ئەو ئاسانکاری و ئەو ڕێنمایانەی کە لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئێمە دراوە زیاتر لە بەرژەوەندی وەبەرهێنەران بووە و لە بەرژەوەندی هاوڵاتیان بووە. کاتێک وەبەرهێنەر پرۆژەیەکی وەبەرهێنان لە هەر کەرتێک لە کەرتەکانی دیارکرا و لە یاسای وەبەرهێنان و بە تایبەتیش خانوبەرە کۆمەڵێک ئیمتیازاتی پێدەدرێت لەوانە لێبوردنە لە باز بۆ ماوەی 10 ساڵ هێنانی ئەو کەرستە و بیناسازیان کەرستە بیناسازیانێک کە پێویستن لە پرۆژەکە جێبەجێ بکرێ لێبوردنی بگومرجیان بۆ دەکرێت و هەروەها تۆمارکردنی یەکەکانی نیشتە جێبوونە بە ناوی وەبەرهێنەر و هاوڵاتیان. سەرڕای ئەوەی ئیمتیازاتی زیاتر لە یاساکە هاتووە کاتێک وەبەرهێنەرێکی بیانی لەگەڵ وەبەرهێنەرێکی خۆماڵی پرۆژەیەکی نیشتە جێبوون جێبەجێ دەکات یاخود ئەو پرۆژانەی کە لە دەرەوەی شارەکان ئەنجام دەدرێن و ئەو ئیمتیازاتانە تەواوی ئیلتیزاماتە مالیەکانیان لەسەر هەڵگیراوە بۆ ئەوەی بتوانین ئێمە هزرەیەکی عکسی لە سنتەری شارەکان ببینە قەزا و ناحیە و گوندەکانیش. بۆیە یاسای وەبەرهێنان هەلی ڕەخساندووە بۆ وەبەرهێنەران و ئەوەشمان لەبیر نەچی لە کاتێک ئێمە ئەو هەموو مۆڵەتە دەدەین لە بەپێی یاسای وەبەرهێنان هەلی کار لە بۆ ئەو کەسانە دەڕەخسێنین کە بێکارن لە هەرێمی کوردستان. خۆشبەختانە لە سنووری پارێزگای هەولێر نزیکەی 63,000 هەلی کار ڕەخساوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە ئێمە بەردەوام ئەو پرۆژانە لەلایەن ئێمەوە پشتگیری دەکرێن و هاوکاری دەکرێن و ئەو ڕێنمایانەی کە لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتەوە بە ئێمە دراوە بە مەبەستی هەماهەنگی زیاترکردن لە کەرتی تایبەت و هەروەها پێدانی مۆڵەتی زیاتر بە پرۆژەکان ئێمە ئەو ئاسانکاریانەمان کردووە. مەبەستمە لەسەر زۆربەی وردەکاریەکان و ئەو بڕیارانەی کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمەوە دراوە لەسەر ئەم کەرتە بەوردی باسکەین بەڵام پێم خۆشە تێکەڵ کێشێک هەبێ لەگەڵ هەریەک لە ڕابۆچوونی بەڕێزانی دیکەش. کاک ئیبراهیم ئەزانین کاتێک کە کەرتی خانوبەرە دەبوژێتەوە وەبەرهێنانی زۆری تیاکرێت لەم کەرتەدا یاخوا بڵێن بڕەپارەیەکی زۆر باش دەخرێتە گەڕ و ئەچێتە بازارەوە
ئەمە بخۆیە بێتە بەهێزکردن و پتەوکردن و بوژانەوەی کەرتێکی دیکە کەرتی پیشەسازی لە ڕێگەیەوە بژێتەوە کەرتی کشت و کاڵ بە هەمان شێوە چونکە بینین ئێستا پرۆژەکان یاخوبا بڵێن هەندێکیان کە ڕکابەتیەکان بۆ یەکتریاڵە ئێمە زۆرترین ڕێژەی سەوزایمانەیە توانی ئەمە بکە ئەمە بکە ئەمە جارێکتر دەچێتەوە چوارچێوەی کەرتی کوشتووە لە نێویاندا و لەوان وەکو هاوشێوەی ئەوان گرنگ کەرتی گەشت و گوزارە کاتێککە گەشتیارێک دێتە هەرێمی کوردستانەوە حەز ناکا بڕواتەوە ئەمە لەبەر چییە؟ ڕاستە لەوانەیە ڕۆژێک لە شاخەکان و سروشتی کوردستان بمێنێتەوە بەڵام چەندین ڕۆژ لە ناو شارەکاندا بەسەر بەرێ لەبەر ئەو دیمەنە جوانە ئێمە چینە وڵاتێکی جیاوازەوە تەنها بە باڵەخانەکانی سەرنجمان ڕاکێشە حەز ناکەین بڕۆینەوە کەواتە پەیوەندی ئێوە و کەرتی وە بەرهێنان لە بواری خانوبەرەدا چییە؟ بەڵێ دیارە هاوتەریب لەگەڵ پێشکەوتنی گەشت و گوزار پێشکەوتن لە سێکتەرەکانی تر سەرجەم سێکتەرەکانی تر لە نێویشیاندا خانوبەرە ڕۆڵێکی ئەجگار کاریگەر دەبینێت لە زیاتر بژانەوەی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان ئەوەی مای خۆشحاڵیەکی ئەجگار زۆراویش ئەوەیە دیارە لە سەردەمی کابینەی نوێیەم دەکرێت بڵێن تا ڕادێکی زۆر باش تەواوی سێکتەرەکان بە هاوسەنگی گەشتیان کردووە کە ئەمە ڕنگدانەوەی زۆر باشی هەبووە و پێشکەوتنی سێکتەرە جیاوازەکان یەکان گیر بووە لەگەڵ ڕەوتی پێشخستنی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بۆ نمونە ئەو بژانەوەی لە بواری خانوبەرە جوڵەی بازار جوڵەی ئابووری تەنانەت ئەو پرۆژانێک کە لە بواری ڕێگاوبان ئەنجام دران هەروەها ئەو بەنداوانەی کە لە سەردەمی ئەم کابنێ ئەنجام درن ئەمانە هەر هەمویان وەکو زنجیرەیەک هەر یەکەیان تەواوکەری ئەوەی تریانە و دوازاری شەر هەمویان وەکو یەک پاکێج لە خزمەت زیاتر پێشخستنی هەرێمی کوردستانە بن هەر پێیوەست بە وەبەرهێنان دەمەوێت من ئەوە بڵێن دیارە ماوەی کابینەی نوێیەم ئێمە لە گەشت و گوزار ناومان ناوە سەردەمی زێڕینی گەشت و گوزار بۆچی ئەو نازناوەمان پێداوەویش بە داتا و بە ئامار بۆ منە لە ماوەی 5 ساڵدا لە سەرانسەری هەرێمی کوردستان 78 پرۆژەی گەورە و استراتیژی گەشتیاری بە سەرمایەی 7 ملیار و زیاتر لە 500 میلیۆن دلار ئەنجام درراوە تەنها لە ماوەی 1 ساڵ تا پار ساڵەکە 28 پرۆژەی گەشتیاری بە زیاتر لە 300 سەرمای زیاتر لە 300 میلیۆن دلار ئەنجام درراوە کە دیارە ئەمانە گەشت و گوزاریان بەڕاستی بردە قۆناغێکی تر و پەیوەست بە خانوبەرە کە دیارە هەم ئەو پێشانگایە لەو بوارەیە و هەمیش تەوەری ئەو بەرنامەیە لەسەرەوەیە بەدڵنیاییەوە زیادبوونی پرۆژەکانی نیشتە جێبوون بە تایبەتی ئەو پرۆژانەی کە بە شێوەیەکی مۆدرن دروست دەکرێن تەنانەت باڵەخانەکان ئەوانەی کە لە ڕووی ئەندازەیەوە بە شێوەیەکی سەرنجڕاکێش دروستکراون ئەوانە کاریگەری ڕاستە و خۆیان دەبێت لەسەر زیاتر جوان نیشاندانی سیمای شارێک و دوجاریش دەبێتە هۆی ئەوەی کە سەرنجی گەشتیاران ڕابکێشێ بۆ هەرێمی کوردستان هەروەها بەشێک لەو پرۆژانەی نیشتە جێبوون کۆمەڵگەی گەشتیاری لە خۆوەگرن چاڵاکی گەشتیاریان تێدایە کە ئەمە فاکتەرێکی بەهێزە بۆ فراهەمکردنی بژاردەی جیاواز لە بەردەمی گەشتیاران کە مەوا دەکە گەشتیار کاتێکی زیاتر لە هەرێمی کوردستان بمێنێتەوە خاڵێکی تر کە من دەبێ ئاماژەی پێ بدەم دیارە زیادبوونی پرۆژەکانی وەبەرهێنان خۆی لە خۆیدا پەیامێکی ئەرێنیە بۆ دنیای دەرەوە و بە تایبەت بۆ بەرهێنەرانی نێودەوڵەتی پەیامێکە کەتیایدا ڕوونی دەکاتەوە هەرێمی کوردستان لە ڕووی ئاسایش و تەناهیەوە چەندە لەبارە بۆ ئەوەی کە وەبەرهێنەرانی نێودەوڵەتی سەرمایەکانی خۆیانی تێدا بەگەڕ بخەن خاڵێکی تر هەر زیادبوونی ئەم پرۆژانەی نیشتە جێبوون بە شێوەیەکی پۆزەتیڤ شکاوەتەوە بەسەر زیاتر پێشخستنی کەرتی گەشتیاری ئەویش دیارە هەر لە هەرێمی کوردستانە بەڵکو لە تەواوی دنیا زۆرێک گەشتیارمان هەن کە ماوەیەکی زۆر دەمێننەوە ئەم گەشتیارانە زۆر جار لە جیاتی ئەوەی لە هۆتێل بمێننەوە لە پرۆژەکانی نیشتە جێبوون شوێنێک ئەمانە ئەم پرۆژانە لێرەش داوایان کردووە کە کار ئاسانی بۆ گەشتیاران فراهەم بکاتن و ببێتە هۆی ئەوەی کە زیاتر کەرتی گەشتیاری بێتە جێی سەرنجی گەشتیاران دروستە تاو باشە بەڕێز هەوراس هەر یەک لەم لایەنانەی کە گفتوگۆیان کرد و کۆڵەکەیەکی گرنگ و پچەون بۆ بەرەو پێشخستنی ئابووری و وەکەرتەکەش بە تایبەتی ئەوەی ئەمێنێتەوە ئەو ماڵە گرنگەی ئێوەیە کە کارەکەن وەکو کۆمەڵەیەک وەکو ماڵێک بۆی کە نێوەندگیر بن نێوەندگیری لە نێوان کۆمپانیا و نووسنگەکان وەبەرهێن و ئەو ڕۆڵە گرنگی ئێوە چۆن بۆ چی بووە و کاریگەریەکەی و ڕنگدانەوەکەی لەسەر پرۆژەکان چۆن بووە زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە بۆ کوردستان 24 و خۆشحاڵیش لەگەڵ میوانە بۆ ڕێزانە و گەنگەشەی ئەم بابەتە گرنگاکەن
ئێمە وەکو کۆمەڵی نێوەنگری و ڕاوشکاری خانوبەرە بە فەرمان و ڕۆشنایی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوین بە واژۆی بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە کۆمەڵەکەمان کە کۆمەڵەیەکی فەرمیە و ئامانجی لە دامەزراندنی ئەم کۆمەڵەیە بۆ پێشخستن و هەروەها بۆ چاکردن و بە سیستەمکردنی کەرتی خانوبەرێ لە هەرێمی کوردستان بێگومان ئەم جۆرە پێشانگایانە کاریگەریەکی زۆر باشی هەیە بۆ بەرەو پێشچوونی ژەرخانی ئابووری و بە تایبەتیش وەکو ژەرخانی کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان من حەزەکەم بە نمونەیەکی زۆر زیندوو باسی بکەم ئەم پێشانگایانە لە هەموو دنیا تایبەتمەندی و قورسایی خۆی هەیە بۆ لە هەموو وڵاتێکەوانێ بۆ لە دووبەی بکرێت لە وڵاتێکی دیکە بکرێت لە شوێنەکانی دیکە دەچن بۆ سەردان و عەرضی بابەتەکانی خۆیانەکەن ئێستا بۆ نمونە لەم پێشانگایە چەند کۆمپانیایەکی تایە لە دووبەیەوە هاتوون بەنەوەکو دووبەی هاتوون نمایشی بۆ نمونە جوانەکانی ئەو وڵاتەکەن بیناسازەکانی ئەو وڵاتەکەن واتە وەکو نوێنەرایەتێکی حکوومەت جوانی وڵاتەکان خۆیان پێشکەشەکەن بێگومان ئەو کۆمپانیا بەڕێزانەی ئێمەش کە لێرەوە دەچنە هەج وڵاتێکی تر بەشداری پێشانگایکی دیکە دەکەن جوانەکانی ئەم کوردستانە پێشکەوتنەکانی ئەم کوردستانە لە ڕووی بیناسازیەوە لە ڕووی تەلارسازیەوە لە ڕووی نیشتەجێبوونەوەوانێ جوانەکانی ئەم کوردستانە نیشان دەدەن بۆیە ئەم جۆرە پێشانگانە قورسێک و تایبەتمەندیەکی خۆی هەیە و هیواداریشن ساڵ بە ساڵ بەرەو باشتر بڕوە و بەرەو قەرەباڵغی تر بڕوە و لە هەمان کاتیشا ئێستا ئەم پێشانگە وای کردووە هاوڵاتیانی ئاجیش ئاگادارەکاتەوە لە پێشانگەیەکی وایە چەندین پرۆژە نمایشی پرۆژەکانی خۆی کردووە لە ماوەی بۆ نمونە سەعاتێکات ئەو سەردانەکە چەند پرۆژەیەکی جیاواز دەبینێ چەند نرخێکی زۆر زۆر جیاواز دەبینێ بۆیە هەم بووتە دەرفەتێکیش بۆی کە کڕیار و فرۆشایش لێکە و نزیک بکاتەوە و هاوڵاتیانی زیاتر ئاشنابن بە پرۆژەکان و لە هەمان کاتیشدا بەڕاستی ڕۆڵی کۆمەڵی نێوەنگیری و ڕاوێژکاری خانوبەرە هەمیشە ڕۆڵێکی گرنگی بینیوە بۆ پەرۆ پێشخستنی کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان. باشە حەزەکەم بە وردەکاری زیاتر باسی ئەو ڕۆڵە بکەی بەڵام پێشۆی بێمەوە لای بەڕێستان هاوکارانمان لە ناو پێشانگاکە چەندین وردەکاری دیکە بینن سەرنجیان چۆتە سەر چەند لایەنێکی دیکە کە پێمان خۆشە بەیەکەوە بینەریان بین هاوکارم میان بارزان ڕاستەخۆ لە پێشانگاکەەوە لەگەڵمانە نیان سڵاوت لێ بێدەم کاتت باش ئەم جارە چی دیکەی سەرنج ڕاکێش هەیە لە ناو پێشانگاکە کەوای کردووە گەرم و گوڕی زیاتر بدات و کاریگەری زیاتر بخاتە سەر پێشانگاکە. بەڵێ هاژە لە گۆشێکی تری پێشانگای نێودەوڵەتی هەولێرەوە کۆمەڵێک بابەتی سەرنجڕاکێش سەرنجی ئێمە ڕادەکێشێکێک لەو بابەتانە بابەتە تەکنۆلۆژی و ئەو شتانەیە کە بەرەو دنیای ئۆنلاینمانە بە دوێنێ باسی کۆمەڵێک شتمان کرد کە ئاماژە بوون بۆی کە زۆر نزیک ئەبینەوە لە خزمەتگوزارەکان بە ئۆنلاین توانین بڵین بەشێکی زۆری پرۆژە شتەجێبوونەکان خزمەتگوزارەکانیان بە ئۆنلاین تۆ پەردەیەکت بێت بە ئۆنلاین لە موبایلەکەتەوە هەڵێبژێری بتەوێت شوقەیەک ببینی بتەوێت خانەیەک ببینی هەموو شتێک بەرەو ئۆنلاین بەڵام لەوە هەنگاوێکی بەرزتر کە زیاتر ئەتوانین بڵین سەردەمی کۆڕۆناوە زیاتر ئەم شتانە پەری پێدرا ئەویش بوونی ئەپلیکیشنێک یاخود بە جیهان بوونی بازاڕی عقارات بەرەو ئۆنلاین واتە جاران کە ئۆنلاین باس ئەکرا زیاتر ئەو بابەتە بچووکانە بۆ لە بابەتی جلو بەرگۆم شتانەیە بەڵام دواتر دنیاکە هێندە پێشکەوت هێندە گرنگی بابەتی ئۆنلاین گەورە بووی لێ هات کە تۆ خانوویەکی 5 دەفتەری 6 دەفتەری توانیت لە ڕێگەی ئۆنلاینەوە سەری ژوورەکانی بکەی سەری شوێنەکەی بکەی سەری وردەکارەکانی بکەی بۆ ئەمە بەسە زیاتر قسە لەگەڵ کەسێکەکەم کە خۆیان سوڕن لەو بوارەیە بێبەسم بۆ بکەی کاگازات بابەتی ئەپلیکیشن لە دنیای عقارات و خانوبەرەیە ڕۆڵی چۆنە لە ئێستادا بە تایبەتی بابەتە ئۆنلاینەکە؟ بەڵێ ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی هەیە بە تایبەتی کە دنیا بۆ دنیایەکی ئۆنلاینە ڕاوکو جەنابەت ئاماژەت پێدا لە جلوبەرگ لە هەموو بوارەکانی تر بازاری خانوبەرەیش هەر بەشێکە لەو بازارە ئۆنلاینە ئێستا بۆ نمونە ئەگەر بە دوای ئەگەر تۆی بینەر ئەگەر خانوویەک هەیە شقەیەک هەیە ئەرزێک هەیە ئەتەوێ بیفرۆشی ئەتوانی ڕاستە و خۆ لەسەر ئەپلیکیشنی پایە دای بنەی ئەتوانی ڕاستە خۆ لەسەر ئەپلیکیشنی دای بنەی لێرەش ئێستا ئەگەر بێت سەرنی نەخشەکە بکەی ئێسمە نەخشەی شاری هەولێرە کڕین بۆ فرۆشتن بۆ بەکرێدان بە جۆرەکانی بەڵێ بۆ کرێە و بۆ فرۆشتنە ئێستا من نەخشەی شاری هەولێرە ئەتوانی سەیری بکەیت نزیکەی 15,000 عقارات هەیەەوە هەموو گەڕەکەکانە ئەگەر لە هەر گەڕەکێکەوە نزیک ببیتەوە کە دیارەکە چەند مڵکی تێدایە هەم بۆ کڕین هەم بۆ کرێ بەڵێ ئێستا
لەم نزیکانە چیمان هەیە بۆ کرێمە پارکی سامی عەبدوڕەحمانە بەبستم نەگوەکو نای پرۆژە مەبستم لە نزیکترین شوێن کە تۆ ئیشی لەسەرەکەی ئەو وردەکاریت چۆن خەملێنرێت ئێستا لێرەوە مەسەڵەن تۆ جەنابەت بەدوای کرێ گەڕێی لە کرێ شاری هەولێر لە ئیمپایر با بڵێنیان هەر مجەمەعەیەکی تر کە ئینوسی اختیاریەکەی لێرە سێرجیەکەی سا لێرەوە ئەم مڵکانە بۆ کرێ مەسەلەن عرض کراوە هینی هەموو عقاراتەکانە بە وێنە و بە ڤیددیۆ و بە هەموو تەفاسیلەکە تەمان بە سێ زمانە بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی ئەمەش ئاسانکاریەکی زۆرە بۆ بەکارهێنەر یان بۆ کەسێک کە بە دوای مڵکێکە گەڕێ لە باتیەوەی بەو گەرما بڕوا مەحل بە مەحەلی عقارات بگەڕێیان کۆمپانیا بە کۆمپانیا عقارات بگەڕێ یان پرۆژە لێرە لای خۆیەوە هەموو وردەکارەکانی لێ دیارە تەنانەت لێرە هەموو پرۆژەکانی هەولێری تایە زۆربەی پرۆژەکانی هەولێریشی شارێک زۆر گرنگی بە بابەتەدا بە ئۆنلاین خەریکی کڕین یان کرێ وەرگرت واللهی زیاترین شارە گەورەکانە بەغا هەولێر بە دەرەجەیەک ئەو دوو شارە ینی ئاکتیڤیتیان زۆر بەرزە هەڵبەت ئێستا نەک بەتەنها هاوڵاتیەکەوەی کە باسمان کرد خودی عقاراتەکانیش دووبارە بەشێکن لەو پرۆژانەی کە بە ئۆنلاین دەیان ئەپلیکیشنی جیاواز تایبەت بە خانوبەرە خودی عقاراتەکانیش بەشێکن لەوێ و ئەوانش دووبارە جیالۆی کە خەڵک سەردانیانەکە بەشێکی ئۆنلاین سەرجەم ئەو خانوانەی کە لە لای ئەوانە بۆ کریان بۆ فرۆشتن دووبارە لێردا نمایشی دەکەن لە پێشنگاکەەوە ڕاستەخۆ لەگەڵمان بووی کە ئەمە لایەنێکی گرنگە بەڕاستی جاران هاوڵاتیانە گەربیان ویستە بگەڕێن بۆ یەکەیەکی نیشتەجێبوون یاخود خانوویەک ئەبووە نووسنگە بە نووسنگە بگەڕن کە ئەمە بۆ خۆی ڕێگەیەکی ئاسانە بەڵام لەوە ئاسانترەوەیە کە بتوانین لە ڕێگەی ئامریکی زیرەکەوە لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە خۆت چەندین و هەڵبژاردننی جیاواز لە بەردەستا بێت سپاس هاوکارە منیان ئەم لایەنە گرنگەی نیشاندەین بەڕێزان ببورن ئەگەڕێمەوە لای ئێوە بەڵام ئەمەش بۆ خۆی بەشێکن لە ناو پێشانگاکە و ڕۆڵێکی گرنگی ژەبینن بەڕێستامان ئەزانین بڕێکی زۆر لە پرۆژەی وەبەرهێنان هەیە لە هەرێمی کوردستانە و لە نێویاندا هەولێری پایتەخت کە پایتەختی کوردستان بۆتە پایتەختی هەرێمی کوردستان ئێستا بۆتە ناوەندێکی بازرگانی کاتێکا وترێ هەولێر خەڵک زۆر حەز بە دانیشتنیەکە جگە لە شیرینیەکەی خۆی جگە لەوەی کە ئەگەر وەکوڵێن بیتە هەولێر ناڕۆیتەوە من وام بەسەر هات هەرگیز ناتوانانی جێبێڵیتەوە ئەمە لایەن و ناوەندێکی دیکەی بازرگانیە کە لە هەر دۆخێکە هەبووە ئەوەندە گەڕی ئابووری تێیدا توند و گەرم بووە کە کەس بێ ئیش و بێکار نەبووە بە ڕێژەیەکی زۆر بەڵام ئەوەی کە ئێسای بینین بڕێکی زۆر لە پرۆژەی نیشتەجێبوون بە تایبەت لە خانوو لە باڵەخانی بەرز لە هەولێردا هەیە ئێوە مۆڵەتەکانتان بە شێوەیە کە ڕاگرتووە لەلایەن دەستەوە بەرهێنانیشەوە بێگومان و ئێوەش هاوکارن بوویان ئا لە هەولێر ئێستا ئەوەی کە هەیە بەسە یاخود پێویست بە زیاترەکات بێگومان زۆر سپاس فعلا هەولێر بە حکمیە و پێگەی کە پایتەختی هەرێمی کوردستانە و بۆتە سنتەرێکی بازرگانی دوای ئەوەی کە کۆمەڵێک سێکتەر کۆمەڵێک پرۆژە لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە مۆڵەتیان پێدراوە و تاوەکو ئێستاش ڕەغبەت لەسەر پرۆژەکان هەیە ئەگەر لە ڕووی ئابووریەوە کاتێک عرض زۆر دەبێت نرخ کەم دەبێت بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین لە کاتی ئێستادا سەرڕای ئەو هەموو مۆڵەتە وەبەرهێنانەی کە دراوە دەبینین نرخی خانوبەرەکان بەرزن یعنی لەو ئاستە نین مەسەلەن بتوانین ئێمە بڵێن ئیکتیفای ذاتیمان کردیە ڕاستە کاتێک کە پرۆژەیەکی زۆر دێتە بازار نرخەکاندا دەبەزن بەڵام بە حکمی پێگەی هەولێرەوە ئەو ڕەغبەتەی کە لەلایەن خەڵکەوە چ لە ناوە خۆچ لە دەرەوەی هەرێمی کوردستان چاوەکان لەسەر هەولێرن دەبینین زۆرترین مۆڵەتی وەبەرهێنان لە سەرجەم سێکتەرەکان لە سنووری پارێزگای هەولێرەوە بە تایبەتیش نیشتە جێبوون ئێمە دەتوانم بڵێم 167 تەواوی سەرمایە گوزاری هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێرە ئەو وەکو باسم کرد ئەو هۆکارانە بوون سائیدەن لە سنووری پارێزگای هەولێر ئەو پرۆژانێک کە جێبەجێ دەکرێن بە کواڵەتی بەرز جێبەجێ دەکرێن خۆشبەختانە لە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێنمایی دەرچوو کە دەستکاری نەکردنی ڕێژەی سەوزایە لە پرۆژەکانی وەبەرهێنان کە بە پێی ستانداردی نێودەوڵەتی کە نابێت لە 125 کەمتر بێت سەرڕای ئەوەی ئەو
سەوزایانی کە لە ناو خانووەکان ئەوانە ئەژمار نەکراون کە ئەو ڕێژەیە زۆر زیاتر دەکات لە ڕووی سەرپەرشتی و بە دوواداچوونی پرۆژەکانی وەبەرهێنان کە لێرەوە سوپاسی سندیکای ئەندازیارانی کوردستان دەکەین کە بوونەتە بەشێک لە سەرپەرشتیکردنی پرۆژەکان لە ڕووی کوالێتیەوە حسابکردنی بوومەلەرزە لە دیزاینکردنی نەخشەکانی ئەو پرۆژانە بە تایبەتی ئەو تاوەرانەی کە دروست دەکرێن. باش ئێوە لیژنەی تایبەتمەندتان هەیە بە هاوکاری و هەماهەنگی ئەو لایەنانە کە سەرپەرشتی و چاودێری هەریەک لەو پرۆژانە بکات لەگەڵ هەموو مەرجەکانە یەک بگرێتەوە. بێگومان مۆڵەتی وەبەرهێنان بە هیچ پرۆژەیەک نادرێت تاوەکو 13 لایەنی پەیوەنددار لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی نەدا لە ڕووی ژینگەوە لە ڕووی دیفاع مەدەنیەوە لە ڕووی کارەبا ئاوەڕۆ ڕێگاوبان و حسابی هەولێر کراوە لەسەر ئاستی بوومەلەرزە مەترسیەکانی بوومەلەرزە زائیدەنیش سەرپەرشتیکردنی پرۆژەکان کە هیچ پرۆژەیەکی وەبەرهێنان بەبێت چاودێری و ئیشرافی نووسینگەی پرۆژێک هەبووە کە ئێوە ڕەتی بکەنەوە دوای مۆڵەتەکەی لێ وەربگرنەوە بێگومان کۆمەڵێک پرۆژە بەبێ نووسینگەی سەرپەرشتیاری ئەندازیاری کاریان کردووە کاریان پێڕاگیراوە ئێستا لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو دوو پرۆژە لە سنووری پارێزگای هەولێر خەریک بوون دەست بەکار بنێمە کارەکانمان ڕاگرت بە هەمانجی لەگەڵ قایمقامەتی ناوەندی هۆکارەکەی گرێبەستی سەرپەرشتیاریەکەی دواکەوتبوو ئەنجامی نەدابوو چونکە هەر بڕگەیەک لەو پرۆژەی جێبەجێ بکرێت پێویستە پشکنینی مختبەری لە بۆ بکرێت تاقیگەی لە بۆ بکرێەوە 3 تاقیگە ئەوانیش هاوکارن پێم باشە باسییان بکەم تاقیگەی بیناسازی هەولێرە کە تایبەتمەندە بۆ بابەتە و ڕێپێدراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە وهروە هەردوو تاقیگەی کۆلێژی تەکنیکی و ئەندازیاری زانکۆی سەلاحەدین کە ئەوانە هاو بەردەوام لەگەر ئێمە لە چێکردنەوەی سەرجەم بڕگەکانی ئەو پرۆژانە هەماهەنگن هیچ پرۆژەیەک بەبێ فحوساتی مختبەری لەلایەن ئێمە ئەپروف ناکرێ هەر بڕگەیەک دوای ئەوەی کە تێستەکە دەردەچێت ئەو وەبەرهێنەرە پابەندە بەپێ ئەو مواسەفاتی کە بۆی دانراوە جێبەجێ بکرێت و خاڵێکی تر کە دەعمی کەرتی نیشتە جێبوون کراوە لە مانجی 5 ئەم ساڵ خۆشبەختانە ڕەزامەندی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیراندرا لە بۆ ئەو هاوڵاتیە بیانیانەی کە دەیانەوێت لە هەرێمی کوردستان یەکەیەکی نیشتە جێبوون بکڕن لە ماوەی ساڵێک تا 3 ساڵ ئیقامە مانەوەیان پێدەدرێت بە خۆڕایی کاتێک ئەوە دەبێتە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر بژانەوەی کەرتی نیشتە جێبوون دەبینین لە ماوەی ئەو 3 مانگەی ڕابردوو چەندین هاوڵاتی بیانی هاتوون یەکەی نیشتە جێبوونیان کڕیوە دەبینین زیاتر ڕەغبەت لەسەر پرۆژەکانی نیشتە جێبوونەوە بە تایبەتیش ئەو پرۆژانەی کە مۆڵەتی وەبەرهێنانیان هەیە و لەلایەن ئێمەوە پشتگیری کراوە. باشە پرسیارێکی گرنگم هەیە بۆ بەڕێستان بەڵام ئەبێ حەق بدەم بە هەریەک لە بەڕێزانی دیکەش دواتر لە بیرم ناچێت کاک سامان بێکەوە پرسیارە شەکەین کاک ئیبراهیم چیتان کردووە وەکو دەستەی گەشت و گوزار وەکو دەستەیەکی گرنگ و کاریگەر لە ڕووی گەشت و گوزارەوە کە ئێوە وا بکەن هاندانێکی زیاتر بۆ بەرهێن هەبێت هاندانی زیاتریان هەبێت پاڵپشتی زیاتریان هەبێت لەلایەن ئێوە تا بتوانن ئەو پرۆژانەی لە ڕووی نیشتەجێبوونەوەیکەن لە کەرتی نیشتەجێبوو نایکەن کاریگەری هەبێت یاخود با بڵێن بیکەنە مەرجێک لە سەریان بۆی کە ببێتە جوانکردنی سیمای شار بۆ ڕاکێشانی گەشتیار ببێتە هۆی خزمەت گوزاریە گەشتیاریەکان هەموو ئەمانەی تا دوایتر کە پەیوەستە بە بەڕێستانەوە. بەڵێ دیارە هەر پەیوەست بە زیاتر ڕاکێشانی سەرنجی وەبەرهێنەران بۆ ئەوەی وەبەرهێنان لە کەرتی گەشتیاری بکەن لە ئێستادا دەستەی گەشت و گوزار بە هەماهەنگی لەگەڵ دەستەی وەبەرهێنان حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵی ئامادەکردنی ڕێبەری دەرفەتەکانی وەبەرهێنانی نزیکەی ساڵێک ئێمە خەریکی ئامادەکردنی ئەم ڕێبەرەی خۆشبەختانە قۆناغی زۆر باش براوە لە ماوەی نزیکی داهاتوو کە پێم وایە کە لە مانجی دابێ بە شێوەیەکی فەرمی هەردوو دەستەی گەشت و گوزار و دەستەی وەبەرهێنان ڕێبەری گەشتیاری دروستەکەن ڕێبەری دەرفەتەکانی وەبەرهێنان واتە ئەم ڕێبەرە تایبەتە بە خستنە ڕووی ئەو پرۆژە گەشتیاریانەی کە وەکو پۆتەنشیالێک لە هەرێمی کوردستان هەن و تا بیخینە بەردەستی وەبەرهێنەران هەم نێودەوڵەتی هەم ئەوانەی ناوەخۆی لەم ڕێبەرەدا لە سنووری ئێمە 4 پارێزگا و 4 ئیدارەی سەربەخۆمان هەیە لە سنووری هەر پارێزگا و ئیدارێکی سەربەخۆ ژمارەیەک پرۆژە دەستنیشان کراون بە تایبەتمەندێتی جۆرەکەی گەشت و گوزار چ جۆرێکی گەشت و گوزارە و چی لە خۆی ئەگرێ پرۆژەکە لە ڕووی دیزاین و ئەوانە هەمووی ئامادە ئەکرێ دەخرێتە بەردەمی وەبەرهێنەران کە ئەمە کار ئاسانیەکی زۆر باشە بێ جاران وەبەرهێن بۆ نمونە وەبەرهێنەرێکی نێودەوڵەتی ئەگەر بیست بە پرۆژێکی گەشتیاری ئەنجامدا ڕەنگ بێ
ساڵێکی پێویست بە بۆی ئەسسمنت بک بۆی هەڵسەنگاندن بک بێتە دروستە. ئێرە لە ڕەوشەکە تێبگا بزانێت لە کام شارە باشە ئەمە پێویستی بە بەڵێ. ژێرخانێکی تۆکمەی گەشتی و گوزار هەیە ئەو ژێرخانە ئێستا فراهەمە لە ڕووی ژێرخانەوە ئێمە باسمان کرد کە خۆشببختانە لە سەردەمی ئەم کابینەیە گەشت و گوزار وەرچەرخانێکی مێژووی بەخۆیەوە بینی زیادبوونی پرۆژەکانی گەشت و گوزار زیادبوونی چاڵاکی گەشتیاریەکان هەموو ئەمانە ویان کردووە کە ئێستا بەراورد بە پێشتر زۆر لە بارتر بێ نەک هەر سەرنجی گەشتیارە ئێمە ساڵ لە دوای ساڵ ژمارەی گەشتیاران بەرزە بێتەوە بەڵام من لێرەدا دەمەوێت ئەوەش بڵێم لە پاڵ بەرزبوونەوەی ژمارەی گەشتیاران ژمارەی وەبەرهێنەرانیش زیاد بوون کە دانەوێت لە کەرتی گەشتیاری وەبەرهێنان بکەن ئێمە لە سێکتەرەکانی تر لە وەڵامی پرسیاری پێشم بە کورتی ئاماژەم پێیدا بۆ منە ڕێگەوبان ئێمە لە سەردەمی ئەو کابینەیە 600 پرۆژەی ڕێگاوبان کە لە دەروەی شارەکان ڕێگای سەرەکی ئەنجام دراون ئەمانە کاریگەری ڕاستە و خۆیان هەبووە لەسەر ئاسانترکردنی جموجۆڵی گەشتیاران لە شوێنێکی گەشتیاریەوە بۆ شوێنێکی تر هەر پەیوەست بە ئەگەر پەیوەست بکەینەوە بە بواری نیشتە جێبوونیارە ئێمە لە ئێستادا لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەستەی گەشت و گوزار کار لەسەر ئامادەکردنی ڕێنماییەکی تایبەت دەکەین بە پرۆژەی میکس پرۆژەی میکس بریتی دەبێت لاوەی کە بۆ نمونەوە بەرهێنەرێک دێ پرۆژەیەکە کا بەشێکی نیشتە جێبوونە یاخود پیششازیە بەڵام بەشەکەی تری کە زۆرینەیە دەبێ گەشتیاری بێ ئەمەش هەر لە چوارچێوەی ئەوەیە کە ئێمە بتوانین زیاتر هانی وەبەرهێنەران بدەین خۆت ئابووری ناسێکی سەرکەوتوی ئەم وڵاتی دڵنیام لەوەی باش تێگەی کە وەبەرهێن زیاتر چاوی لەوە بەرهێنانە لەو پرۆژانی کە قازانجەکەی زووە دیارە گەشت و گوزار قازانجەکەی دوور مەودایە بۆی ئێمە دەمانێت وەکو هاندانێک بۆ ئەوەی هانی وەبەرهێنەران بدەین ئەو دەرفەتانیان بخینە بەردەم پێیان دەڵێن پرۆژەیەک ئەنجام بدە با بەشێکی نیشتە جێبوون بێ بەشێکی پیششازی بێ بەڵام بەشی زۆرینەی گەشت و گوزار بێ هەلە چوارتە ئێوە جگە لە خۆتان هەر بە کەرتەکەی خۆتان و بە دەستەکەەوە ناوەستن کە گەشانەوە و بژانەوەی تیا ڕووبدات هاتوون لە ڕێگەی خۆتانەوە بە نمونە کەرتێکی دیکەش لایەنێکی دیکەی یاخود با بڵێن ڕۆژانەی خەڵک یا خزمەت گوزاریەکان لایەنەکانی دیکەش ببوژێنەوە ئەمە کاریگەریکی زۆر باشە باشە هەر بە کورتی پێتانەڵم پێش کاک هەوراز من ئەوەی کە لێرە نایبینم بەداخەوە با ئێمە تەنها ڕاستە هەموو لایەنەکان زۆربەی ئەرێنین و باشن بەڵام ئەوەی کە نایبینمەوەیە ئایا تا چەند ئێوە ڕەچاوی خاوەن پێداویستی تایبەتەکەن لە هەرێمی کوردستانە کاک سامان کاتێکە مۆڵەت ئەدەن بە پرۆژەیەک بە خاوەنی پرۆژەیەک بەوە بەرهێنێک پێی ئەڵێن کە پێویستە کات ڕەچاوی ئەوە بکات چۆن خاوەن پێداویستێکی تایبەت خزمەت گوزاری پێشکەش بکرێت بێگومان لە وەزارەتی ئەمە ئۆکو باسم کرد ئەو لایەنانێک کە هەماهەنگن لەگەمە لە پەسەندکردنی سایت پلانی پرۆژەکە لە نەخشە سازی پرۆژەکە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە کە ڕێنمایی تایبەتی بۆ ئێمە ناردووە چۆنێتی تعاملکردن لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت لە بەشێکی زۆری پرۆژەکانی وەبەرهێنان هەم لە پرۆژە نوێیەکان کۆن نایبینم شقامەکانە بینم ئەوەندە خراپن کە کەسێکی چاوساغ و بە دوو قاچی ساغ و تەندروستەوە ناتوانێت پێی بڕوە بێگومان کاتێک کە ئەندازیاری تەلارساز دیزاینی هەر پرۆژەیەکی وەبەرهێنان دەکا ئەو مەرجەی لەسەردانراوە کە پێویستە ڕەچاوی خاوەن پێداویستی تایبەت بکە ئەگەر لە زۆربەی ئەو باڵەخانانەی کە تەمەشا دەکەی شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل هەرکە لە سەرەتای داخیلبوونی بینایەکەیە چەند شوێنێک دیاری کراوە لە بۆ ئەو کەسە زائیدەنیش لە ڕووی مەسعەدەوە لە ڕووی پەیژەی فریاکەوتنەوە کۆمەڵێک ڕێکار هەیە کە ڕەچاو دەکرێت لە پرۆژەکانی نیشتە جێبوون و بە هیچ شێوەیەک ئەو چین و توێژە لەبیر نەکراوە و لە بەشێک لەو پرۆژانێک کە با بڵێن فلاتن یان خانووی نیشتە جێبوونیشن بە هەمان شێوە ئەمە گرنگە پێویستە کە زۆر جار کەسانی زۆر بەهرەمەند و لێ هاتوویانتیا کاک هەوراس ماڵەکەی ئێوە با دیسانەوەواتان ناو بێم کە نێوەندگیرێکی باشن لە نێویانە ئەو کارانە ئیکەن ڕنگدانەوەی چۆن بۆ لەسەر ئەم کەرتە سوپاس بخوا ئێمە لە ماوەیەکی کەمی دامەزراندنی ئەو کەرتە توانیمانە کۆمەڵێک ئینجازی زۆر باش بۆ کەرتی خانوبەرە فراهەم بکەین و توانیشمانە بەڕاستی لە ماوەی ئەو کەمەیە لقەکانی بۆ نمونە پارێزگاری دوهۆک دابمەزرێنین لە قسلێمانی دابمەزرێنین ئەو لقانە لەگەڵ هەولێرە کە دەستەی باڵایە توانراوە کۆکەرەوەیەکی باش بن کە وە هەماهەنگیەکی زۆر باشیش بن لە نێوان ئینجازەکانتان لەگەڵ عفۆن
هەمانیەکی زۆر باش بکرێت لە نێوان ئەو کۆمپانیا نووسەکانی کارتی خانوبەرە لەگەڵ لایەنی پەیوەندیدار بۆ لەبەروی کە ئێمە کۆمەڵێکی ئێمە کە سەر بە ئیجازەی مۆڵەتی حکوومەت هەرێمی کوردستان وەرگرتووە ئێمە ناسنامە دەردەکەین بۆ ناسنامە کە ئەیدەینە خاوەنی کۆمپانیا یاخود نووسنگە یاخود ئەو بەڕێزانەی کە لەو کەرتە ئیشەکە بە مەرجێک لە کۆمپانیا نووسنگە بن ناسنامیان بۆ دروستەکە ئەو ناسنامەیە واتە تۆ بە شێوازێکی فەرمی باوەڕپێکراوی لایەنی پەیوەندیداری حکوومەتی هەرێمی کوردستان لەو کەرتە ئیش دەکەیت واتە کە تۆ ئەو ناسنامەیە وەرگرت ئەو کاتە بە دەردەکەوێت چەند کەسی حەقیقی بەڕاستگۆیی بە دروستی بەڕێکوپێکی لەناو ئەو کەرتەیە ئیش و کار و کەسابەتی خۆی دەکات باشەکەواتە ئێوە بوونەتە هۆی ناسنامەیەکی باوەڕ پێکرا و یاخو با بڵێن وەکو کاتێکە خاوەن پرۆژەیەک بێ خاوەن کۆمپانیایەک بێکەم ناسنامەی ئێوەی هەیە ئیتر هاوڵاتی نەترسێ لە ولایەنە بێگومان چونکە هەر کەسێک کە ئەبێتە ئەندام داوە ئەو ناسنامەیە وەردەگرێ وەرگرتنی ئەو ناسنامێ بوو هەموو کەسێک نییە تەنها بوو ئەو کەسانەیە کە بە فعلی و مۆڵەتی فەرمیان هەیە کە لەو مۆڵەتی فەرمیان ئەو نێوەندگیریان بۆ بکە کە ئێوە ئەنجامیەدەن عفو دووبارێکەوە باسی ئەو نێوەندگیریان بۆ بکە دای هاوڵاتیان ڕوون بێ ئەم نێوەندگیریە چۆنەکە ئێوە ئەنجامیەدەن ئێمە وەکو کۆمەڵی نێوەندگیری نێوەندێکی حەقیقین لە نێوان ئەو کێشە و گرفتانەی کە لە بازارە هەیە لەگەڵ لایانی پەیوەندیدارە واتە ئەو کێشە و گرفتی کە لە بازارە هەیە و هاوڵاتی ئازیزی کێشەی بۆ دروست بووە کردومانە بە راپۆرت و کردمانە بە نووسرا و لایانی فەرمی و لایانی پەیوەندیدارمان ئاگادار کردوتوانێ بە خۆشحاڵیەوانە هەتاوەکو ئێستا کە چەندین کتابی فەرمی و نووسراوی فەرمی کۆمەڵە ڕۆشت بێ بۆ لایانی پەیوەندیدار و بۆ خزمەتکردنی هاوڵاتیان کە تووشی کێشە و گرفت زیاتر نەبن لەم کردەیە بە سوپاس بۆخوا وەڵامێکی زۆر کێشە و گرفتەکان زیاتر لە چ بوارێکدا بوون کە ئێوە هەوڵی نێوەندگیریتان بۆ کردووە تا بگاتە چارەسەر کێشەکان زیاتر لە مامەڵەکردنی کڕین و فرۆشتنا بۆ یاخود مڵکی زەویە بۆ یاخود خانووە باشە تەنها ئەبێ کێشە بێتە لای ئێوە یا خۆتان چاوکراوە بن لەسەر بازار نەک تەنها کێشەکان بەڵکو ئێمە هۆکارێکی جددین کۆمەڵەکەمان هۆکارێکی سەرەکیە کە جگە لە کێشەکان چارەسەرکە ئاوەدانی زیاتر و جوانترکردنی سیمای شارەکانیش بە هەمان شێوە لە ڕێی کەرتی خانوبەرە جوانتر نیشتانی هاوڵاتیان زۆر بە کورتی پێت بڵم هەندێک کێشە هەیە کە ئێستا لە نێوان خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون خێزانێک کەسێک لەگەڵ خاوەنی پرۆژەکە لەگەڵ نووسنگەی ئەقاراتەکە هەیە بۆ نمونە جیاوازی نرخی دۆلار هەیە بە نرخی فەرمی و لەگەڵ بازاردا بە هەمان نرخی بازار لی وەرەگرێت دووەم کرێی خزمەت گوزاریەکان کە هەڵبەتەوە دەستەی وەبەرهێنان و بەڕێوەبەرایەتەکانی وەبەرهێنان ئەمە چاودێریان کرۆ بەڵام کێشە هەر هەیە هەندێک پرۆژە هەیە هەموو ڕۆژێ لیژنەی لەسەر نییە کرێی زیاتری وەرگرتو ئەمە دوو سەرێکی ترین وە چەندین کێشەی دیکە لە ڕووی سکیوریتیەوە بێت لە ڕووی خزمەت گوزاری و پێشکەوتنی خێراوە بێت ئەمانە ئێوە خۆتان ئەم کێشانەتان بینی و هەوڵی چارەسەرکردن و بە دوواداچوونی بۆ بدەن بێگومان بەڵام ئەو کێشانی کە جەنابەت باست کردو زۆربیان پێیوەستە بەلایەنی فەرمی حکوومەت یاریمی کوردستان چونکە ئێمە دەستەی داواکاری گشتینی بە کارەکانمان تەنها لە چوارچێوەی ئەو مامەڵەی و یاسایە کە لەگەڵ و داواکاری باشە مامەڵەکە پەیوەندی نییە بەلایانی حکومیەوە بۆ نمونە من هاوڵاتی یەکەم کری شوقەکەم لەسەر زیاد ئەکرێ لەسەر کەمەکرێتەوە خزمەت گوزاریم لەسەر زیاد ئەکرێ چۆن پەیوەندی بکەن بە ئێوە چۆن کێشەکانیان بۆ گێنن هەر کەسێک کە پەیوەندی بکە بە ئێمە سکاڵا و کێشە و گرفتی هەبێ ئێمەش لە ڕێگای پارێزەری خۆمانەوە لە ڕێگای یاسا و پەیڕەوی ناوی خۆمانەوەنێ ئەوەی کە لە توانای کۆمەڵەیە بێ بۆ خزمەتکردنی وڵاتیان تەخسیری ناکە زۆر باشە دەستان خۆش بێ کاک سامان بەردەوام خەڵک دڵنیاییەکی لە دروستە بێت یان پشتقایمە بۆی کە ئەگەر پرۆژەیەکی وەبەرهێنان مەترسی لەسەر بێت جا لە ڕووی خزمەت گوزاریەوە بێت لە ڕووی پارێزراویەوە بێ هەمویان پشقای من بۆی کە بەڕێوەبەرایەتیەک هەیە دەستەیەکی گەورە هەیە کە پێوترێت چاودێرن و بەڕێستانن هیچ پرۆژەیەک هەیە بە تایبەت لە کارتی نیشتەجێبووندا لەو پرۆژانەی کە وەبەرهێنانن کە مەترسیەکی وان هەبێت لەسەر هاوڵاتی ئێوە ئاگاداریان بکەنەوە یاخود ڕێتان لێگرت بێیان سزاتاندا بێ لەم ماوەی نزیکەدا ئەکید بێگومان وەبەرهێنەران بەشێکیان بەداخەوە نرخەکان دەستکاری دەکەن یاخود بەنیازن مەسەلەن شوێنێک بەکار بهێنن کە لە بەپی سایت پلانی ئەو پرۆژەیە بۆ مەبەستێکی ترە
ئێمە بە هەماهەنگی لەگەڵ پارێزگای هەولێر و لە هەرسەر ئاستی هەرێمی کوردستانیش لیژنەی بە دوواداچوون هەیە لە بۆ دیاریکردنی نرخ و لیژنەی سکاڵاشی هەر هاوڵاتیە کاتێک کە سکاڵای دەبێت سکاڵا پێشکەش بە بەڕێبەرایەتەکانی گشتی و بەرهێنان دەکات یاخود بە پارێزگای ئەو شوێنە دەکات. زۆر تێبینی هەیە لەسەر نرخەکان هاوڵاتی لەلایەن وەبەرهێنەرێکەوە مەسەلەن دەبینی ئیستیغلال کراوە نرخەکەی لەسەر زیاد کراوە ئێمە و لیژنانە سەردانی و پرۆژەیە دەکەن و بەپێ ئەو نرخی کە بۆی دیاری کراوە وەبەرهێنەر پابەندە جاری یەکەم غەرامە دەکرێت و جاری دووەم پرۆسەی خزمەت گوزاریەکەی لێ وەردەگیرێتەوە دەدرێتەوە بەرهێنەر کۆمپانیایەکی تر بە شێوەی تەندەرینگ و کەمترین نرخ لەسەر هاوڵاتیەکە ئەژمار بکرێت دەدرێتە ئەو باشە. لایەنێکی گرنگە هەمیشە وترێت کە تەندروستی مرۆڤ لە بەردەستی پزیشکە زۆر ئەبێ پارێزراو بێت ئەوە زۆر لایەنێکی هەستیارە بە هەمان شێوەش وە بەرهێنێک ئەبێ هەمان بەرپرسیارەتی هەبێت لەسەر هاوڵاتیەک چونکە کاتێ پرۆژەیەکە کاگەم پرۆژێ بە خراپی و بە گەندەڵی بکات هەر لەوانەیە سبەینێ کە سوکاری نزیکی خۆی زیانمەند بن لەم پرۆژەیە. بەڵام زۆر جار ئەوترێت چاوپۆشی ئەکرێت لەوە بەرهێن لە خاوەنی پرۆژەکە کە سەرەتا لەلایەن لیژنەکەەوە تەواو ڕاستەڕەیەکی بۆ دانرێ یاخود چاوپۆشێکی لێکرێت لەوەی کە کارەکانی کردو و جێبەجێکات و واستەیەکی کردووە زۆر بە زمانێکی سادەتر بیڵێن. ئایا ئەمانە خەڵک چی بکەن زۆر جار لەوانێت لە پشت ئێوەشتی وا ڕوئەدات بەپێی یاسا هەر یەکێشی نیشتە جێبوون و لۆ تەواوی پرۆژەکانی نیشتە جێبوونیش ئەو نمونەیە ڕاستە کاتێکێکێکی نیشتە جێبوون تەواو دەکرێت لەلایەن خودی لیژنەی ئیستیلام و تەسلیمی ئەو یەکە نیشتە جێبوونیان ئەو پرۆژەیان ئەو بلۆکەی کە تەواو بە ئیستیلام دەکرێت وەبەرهێنەر بەپێ ئەو خطاب زمانی کە پێشکەشی بە بەڕێبەرایەتەکانی وەبەرهێنان کردووە ئەو خطاب زمانە پێی نادرێتەوە تا ماوەی 1 ساڵ لە هەر کەم و کوڕێک لەو یەکە نیشتە جێبوونە ڕوو بدا چ لە ڕووی تەقینە چ لە ڕووی ڕتوبەیە خطاب زمانەکە لەسەر چ بنەمایەکە بەڕێژە پێ سەرمایەکی لێوەرەگیری سەرمایەی پرۆژەکانی وەبەرهێنان لەلایەن ئێمەوە وەردەگیرێ و ئەو خطاب زمانە تایبەتمەندە بە چارەسەرکردن مدەی سیانە با بڵێن چاکردنەوەی ئەو یەکە نیشتە جێبوونە زۆر یەکەی نیشتە جێبوون هەبووە کوالەتیەکەی خراپ بۆ ڕوخێنرا و دووبارە دروست کراوەتەوە لەسەر تێچووی لەسەر تێچووی وەبەرهێنەرەکە یان دەبینین لە ماوەی ئەو ساڵە دەبینین خانووەکە کێشەیەکی ئینشائی لە بۆ دروست دەبێت بیناسازی لە دروست دەبێت ئەو وەبەرهێنەرە بانگ دەکرێت و ئەو داواش لە هاوڵاتیان دەکەم کاتێک یەکەیەکی نیشتە جێبوون لە وەبەرهێنەرێک وەردەگرن چ و قەچەی خانوو بێ لەلایەن لیژنەی ئیستیلامەوە ئەو خانوانە وەربگیرێ زائیدەن لە تەواوی پرۆژەکانی نیشتە جێبوون بۆ ئێمە بتوانین پارێزگاری لە مافی هاوڵاتی بکەین پارە لە ئۆفیسی کۆمپانیاکان نەدرێت ژمارەی بانکی تایبەت کراوەتەوە هاوبەشە لە نێوان وەبەرهێنان و بەڕێوەبەرایەتیەکانیان لەگەڵ ئەو وەبەرهێنەرە بە هیچ شێوەیەک پارەکە بەفیڕۆ نادرێ ئەو یەکەیە بەپێی ئەو ڕێژەی کاری ئەنجام درراوە ئەو پارەی بۆ خەرز دەکرێت وە کۆمەڵێک ڕێکاریتکەیە کە ئێمە گرتیتمانە بەر لەوانە پەسەندکردنی گرێبەستە کە بەڕاستی ئەوەش دەبینین زۆر جێمان لێ دەبی لە پرۆژەیەکی نیشتە جێبوون خانوویەک بە 2 کەس و 3 کەس فرۆشاوە ڕاستە کاتێک کە ئێمە لێکۆڵینەوە دەکەین دەبینین ئەو یەکە نیشتە جێبوونە لەلایەن چەند نووسنگەیەکی خانوبەرەوە عرض کراوە و ئەوان گرێبەستیان کردووە کێشەکان دەست نەدادگە بۆ ئەوی ئێمە ڕێگری لەو حالەتە بکەین کاتێک هاوڵاتی سەردانی هەر ئۆفیسی کۆمپانیایەک دەکا داوای لێ بکە کە ئێمە بە 3 نوسخە و گرێبەستەی پێ بدرێ یەکێک دوای پەسەندکردنی لەلایەن ئێمەوە وێنەیەک بە کۆمپانیاکە دەدرێت وێنەیەک لە فەرمانکەی ئێمە دەمینێ وێنەیەک دەدرێتە هاوڵاتیەکە کاتێک کێشەیەک دروست دەبێت حکوومەت دەبێتە لایەن لەو چارەسەرکردنی ئەو کێشەیە و هەروەها ئێستا ئێمە لە ماوەی ڕابردوو خەریکین چۆن تۆمارکردنی ئۆتۆمبیل بۆ کارتی بۆ گرێبەستێکی ئەلکترۆنی ئومێد دەکەین لە ماوەیەکی نزیک تەواوی کڕین و فرۆشتنەکانی خانوبەرە بە تایبەتیش ئەو گرێبەستانی وەبەرهێنەر ئەنجامی دەدا لەگە هاوڵاتی بە شێوەی دیجیتال بێ بۆ ئەوەی هەم مەترسی لەسەر کڕین و فرۆشتنی دووبارە و سێبارە ڕێگری لێ بکرێەوە هەمیش تەنزیم بکرێ ئەمەش قازانجی لە بۆ خودی وەبەرهێنەرەکەیە وەبەرهێنەرەکە دەزانی چەند
یەکەی نیشتە جێبوونی نەفرۆشاوە چەند یەکەی نیشتە جێبوون بێگومان. قۆناغەکانی جێبەجێکردنی جا من بۆیە پێم خۆش بووە ئەم چەند ڕۆژە کە بەم شێوە چڕا کارمان لەسەر پێشانگاکە کردووە بە دەرفەتێکمان زانیەوە بۆی کە ئەم لایەنانە بە وردەکاری قسەی لەسەرکەینەوەیە کە ئێستا لە زاری بەڕێستانەوە گوێمان لێ بێت کە ئێوە چاودێرن تکایە هاوڵاتی بالەوە هۆشیار بێت کاتێک کە یەکەیەک ئەکڕێ بزانێ ئایا مۆڵەتەکەی دروستە هەموو ئەو لایەنانی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد تەنها بە وەرەقەیەک یاخود بە مامەڵەیەکی هەوایی کە ئێستا زۆر باوە نەچێتە ناو مامەڵەکەەوە چونکە ئەمە سەرمایە ئاسان نییە گیرفان بە ڕۆژ و دوو ڕۆژ پڕ نابێ بۆی کە لەسەر پرۆژەیەک داینێت و سبینێ بە هەدەر بڕوە باشە. کاک ئیبراهیم وەکو کەرتی گەشت و گوزار کە کارەکەن لەگەڵ پرۆژەیەەکە لەگەڵ وە بەرهێنێکە کە هەوڵتان ناوە بە تایبەت من زۆر جارە بینم کە خاتوو ئەمەل خاتونێکە زۆر بە سەلیقەیە ئەمە جێی دڵخۆشیە هەر کات خاتونێک بەرپرسیارەتی یەگرێتە دەست سەلیقەی لەگەڵدایە خۆیچێت پرۆژەکانی گەشت و گوزارە بینێ چۆن بەس ئەکرێت بەڵام گلەیەک هەیە لە منەوە دەستی پێ بکە وەکو کچێکی ئەم نیشتیمانە لە هەر هاوڵاتێکی دڵسۆزی ئەم کوردستانەوە دەستی پێ بکە پرۆژێکی گەشتیاریە بینین پرۆژێکی نیشتە جێبوونە بینین بۆ کللتوری نابینم واتە ڕووکارێک نابینم کە بڵێم ئەمە هەولێرە ئەمە سلەیمانیە بەڵام زۆر جارە بینم دەق و دەق لە شارێکی مۆدرنی بیانیە چێت هیچ کللتورێکی کوردی پێوە نەماوە کە ئەبێ بیپارێزین ئێوە چیتان کردووە لەگەڵیانە کە وە بەرهێن ناچار بکەن بۆی کە ئەبێ ڕووکەشی بیناکەشی بێت دەری بخانی شانی بدا کە من لە هەولێرم لە سلێمانیم لە دوهۆکم یان هیچ نا لە کوردستانم کە بە گشتیەکەی ببینرێت. بەڵێ دیارە پەیوەست بەمە دیاربوونی مۆرچی کوردی مۆرچی کوردستان بەو شوێنانە ئێمە دەستمان پێ کردووە ئێمە لە زمانەوە دەستمان پێکرد ڕاستەکەی بەکارهێنانی زمانی کوردی دوای ئەوەی کە لە ئەنجومەنی وەزیرانیش بڕیارێک بەواژووی ڕێزدار جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەرچوو کە تەواوی سێکتەرەکانی پابند کرد بەوەی کە دەبێت زمانی کوردی وەکو زمانی یەکەم و سەرەکی بەکار بهێدرێ ئێمە لە گەشت و گوزار لە دەستەی گەشت و گوزار جیاواز لە تەواوی سێکتەرەکانی تر بە شانازیەوە ئێستا ڕای دەگەێنین کە نزیکن لەوەی کە بە ڕێژەی 100 تەواوی بنکە گەشتیاری و پێگە گەشتیاریەکانمان پابند بەوەی بکەین بەوەی کە پابند بە بەکارهێنانی زمانی کوردی وەکو زمانی یەکەم و سەرەکی و لێرەشەوە ڕای دەگەێنم باشە ئەگەر هەر هاو نیشتمانیەکی ئێمە یان هەر گەشتیارێک چووە شوێنێکی گەشتیاری ئەگەر ناوی تابلۆی بازرگانی شوێنەکە بە کوردی نەنووسرا بوو یاخود ئەگەر مینۆی خزمەت گوزاریەکان بە کوردی نەبوو با پەیوەندیمان پێوە بکات لە ڕێگەی بەڕێوەبەرەتی گشتەکانمانەوە ئێمە بە زووترین کات تەداخلەکەین لەبەرەوەی بەڕاستی بابەتی زمانی کوردی بەلای ئێمەوە هێڵی سوورە بڕیارێکە بە هیچ شێوەیەک پاشەکشەی لێ ناکەین بەڵام جێگەی دەستخۆشیشە کە بنگە گەشتیارەکانیش بەدەم هاتنوێکی زۆر باشیان هەبووە و هەروەها باشە بنەچمە شوێنێک ناوچێکی گەشتیاریە بینم ناوێکی زۆر عەربیانە زۆر ئینگلیزی پێوەیە چۆن پەیوەندیتان پێوە بکەم چۆن شکاتیان لێ بکەم ئێمە لە سنووری هەر بەڕێبەرایەتێکی گشتی ژمارەیەکی تەلەفۆن وەکو هێڵی گەرم دابین کرایە ئەمە سەرڕای ئەوەی کە تەواوی بەڕێبەرایەتە گشتەکانمان لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا پەیجیان هەیە دەتوانن زۆر بە ئاسانی بە ئێمە بکەنەوەی دوو بۆ ناو بەڕاستی ناو تۆمارکردن بەڕێستە زانی لە بەڕێوەبەراتی تۆماری کۆمپانیاکانە مامۆستای بەڕێستی ناو لەوێ بەڵام ئەوەی لەسەر ئێمەیە پابندکردنیانە بەوەی کە دەبێ بە کوردی نووسبیانی تەنانە دەگەر بڕاندێکی ژێ بۆ نمونە ئێمە کنتاکی ناتوانین تەرجەمەی کوردی بکەین بەڵام هەر ئەوە دەبێت بە ڕێنووسی کوردی نووسرابێ ئێمە لە دوڵی ڕابردوو ناوێت کاگی برایم ئەمە مەرجی ناوێت دڵنیام ئێوەش هاوڕان لەگەڵما مەرجی ناوێ پێوتنی ناوێ لەکوێ باڵەخانەیەکی بەرزی جوان ببینم ناوێکی کوردی لەسەر بێ لەکوێ ببینم ناوێکی ئینگلیزی لەسەر بێ با پرۆژێکمان هەبێ بە ناوە کوردیە جوانەکان ئەزانی ئەگەر هەر بێت و سەیری فەرهەنگێکی کوردی بکەین هەنبانە بۆرینە هەڵبەینەوە بە ملیۆنان ناوی کوردی ناس و جوان و پڕمانایتیە بۆچی ئێوە نەتان کردووە بە مەرج بەسەریانەوە مە ڕووی دەمەم لە هەردووکتانە وەکو ئاماژەم پێیدا ناو تۆمارکردن لە لای ئێمە دەست پێ ناکە بەڕاستی لە بەڕێوەبەراتی گشتی تۆماری کۆمپانیەکانە لەوێوە کە ناوەکە تۆمارەکان ئەو جادێنە لایەن بەڵام ئەوەی ئێمە کردومانێمە بوو بەرە دەمێت خوا بتەفاسیلەوە باسکەم ئەوش هەر پەیوەستە بە دیارکردنی مۆرچی کوردی و کوردستانیانە بەو بنگە گەشتیارە ئێمە لە زمان لە ڕێنووس و نووسینەوە دەستمان پێکرد ئێستاوا خەریکین بۆ بەکارهێنانی زمانیش لای کارمەندەکان ینی تەنانەت ئەوانەی کە بیانیشن دەبێ بخرێنە خولەوە بۆ ئەوی بەلایانی کەمەوە دەستەواژە سەرەتاییەکان بزانن بە کوردی لەگەڵ هاونیشتمانێکی خۆمان بتوانن قسە بکەن و قۆناغی داهاتوومان پابندکردنی
بنکە گەشتیاریەکانە بە پەخشکردنی تەنانەت میوزیکی کوردی ئێمە درکمان بەوەش کردووە دەمانەوێت شوێنە گەشتیاریەکانمان ئەوە زۆر ناخۆشە کاگیبراهیم ئەچمە شوێنێکی گەشتیاری بەڕاستی لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی زۆر جار چووم هەستم کردووە لە ناوچەیەکی عەرەب نشینە بەڕاستی هیچ هەستم نەکردو من لە کوردستانم ناکرێت من بچمە ناو ئەشکەوتێکی کوردستانەوە کە سەرمایەیەکی کللتوری و مێژووی ئێمەیە سێرەکەم گۆرانێکی عەرەبی لەسرە باشە هوەر لە هەموو جیهان جوانە بەڵام بۆ ینی هیوادارم بە دەر لەمانە کە ئەرکی ئێوەیە ئەمە کاری زۆر باشتان کردووە لە ڕابردوش قسەمان لەسەر کردووە بەڵام تکایە پەل بەهاوێژن بۆ پرۆژەکانی نیشتەجێبوونیش بۆی کە ئەم هەموو ناوە ئینگلیزی لە پشتی سەرمانەوە و لە تەنیشتمانەوە ئەی بینین لە باڵەخانەکان و لە ناوی پرۆژە گەورەکان با ناوی کوردی ببینین بەدڵنیاییەوە ئێمە ئەوەی گرنگە دەستمان پێکردوە دەستەوەستان نەوەستاوین لەبەرەوەی گلەیی هاونیشتمانیانی خۆمانمان بیستۆتەوە پلانێکی 8 ساڵەمان هەیە و لە چوارچەوەی پلانی 8 ساڵە کۆمەڵێک تەوەر و ئامانجی استراتیژی لە خۆیەگرێ بێگومانێکێ لە ئامانجە سەرەکیەکانیش ئەوە دەبێت کە ئیتر ئێمە بتوانین لە ڕێگەی پێگە و بنە گەشتیاریەکانمانەوە نمایشی کللتور دابوو نەریت تەنانەت هوەر و شوناسی خۆمان بکەین بۆ گەشتیاران دەستمان پێکردو بەڵام ئەمە کاری شەو و ڕۆژێک نییە بەڵام بەدڵنیاییەوە دەستی پێکراوە و هیچ پاشەکشەیەشیش بێگومانم گەشتە دوور بەڕاستی پێویستی بە هەماهەنگی هەموو لایەنەکان هەیە بەڕاستی چکە ئەو تابلۆیانی بۆ نمونەکە دەیبینی لە شوێنە بازرگانیەکان ڕنگ بێ بەڕێز بەڕێوەبەرگرتی لەگەڵم هاوڕابێ ئەمە تەنها شوێنی گەشتیاری نین زۆر شوێنی بازرگانی هەن لە وەزارەتی تەندروستی لە بەشێکی بەرپرسیارە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی زۆر شوێنمان هەن هیوادارن هەمومان بەیەکەوە بتوانین بێگومان تێکەڵ کێشە ئەگەر تەنانەت میدیاش بۆ خۆی بەشێکە وەک چۆن ئێمە وەکو کوردستان 24 زۆر بە پیشەیانە دەست لە ناودەست لەگەڵ هەر یەک لەلایەنەکان ئامادەین بۆی کە هەوڵبین لایەنە باشەکان دەربخەین بۆی خەڵکێکی زۆر چاو کاک هەوراس ئێوە شکات لەو کەسان ناکەن کە ناوی ئینگلیزی و عەرەبیان هەیە ئەو نێوەندگیریە ناکەن ئێمە وەکو کۆمەڵە هەمیشە خەمی ڕەسەنایەتی و کەلتوریمان زۆر لا گرنگە و وەکو کۆمەڵەش هاوڵاتیانیش ئازیزی کوردستانیش بەلای ئێمە زۆر گرنگە بەڵام سەبارەت بەناو ئێمە بە هەندێک پرۆژەش هەیە بەڕاستی مەحروم نەکەین بە ناوی شاعرێک بۆ حەز ناکەمە کوڕکلامێک نۆکم لای ئێوە گونجاو نەبێ چەندین پرۆژە و باڵەخانە هەیە بە ناوی شاعرە گەورەکانی کوردەوە دانراوە پرۆژەمان هەیە بە ناوی وەرزە کوردیەکانەوە دانراوە بەڵام ئەوە کافی نییە ئەوە گرنگە هاوڵاتیەکی بیانی کە ناوێک دەخوێنێتوانێت ناوەکە مۆرگی کوردی پێوە دیار بێ بۆی ئێمە هەمیشە پرسیارمان لێ بکە بڵم ناوە جوانێ ئەوە زۆر گرنگە بۆی ئێمە وەکو کۆمەڵە ئێمە خەمخۆری ڕەسەنایەتی و فەرهەنگی کوردیشین لەگەڵەوەی کە هاوڵاتیانی خۆشمان بە هەمان شێوە بۆیە بەشێکی شتریش بەڕاستیەکەوتە سەر ئاستی ڕۆشنبیری ئەوە بەرهێنێرە تاکو چەند گرنگە بەلاوە ناوە کوردیەکان و ئینتیمانی نیشتیمانی و زۆر گرنگە لە هەمان کاتیشە لایەنی پەیوەندیدار کە پێوەستە کە بۆ ناوی تۆمار دەکە بەڕاستی گرنگە بڵێ کاکەیان ئەگەر ناوەکەت کوردی بێ بۆ نمونە باجەکەت ئەوەندەیە ناوەکەشت بیانی بێن باجەکەت ئەوەندەیە یاخود ڕێگایکی تر بدوێتەوە بۆیە ناوە نازدار و جوانە کوردیەکانمان لە یاد نەچێت چونکە ئەگەر بۆ نمونە دیقەت بین ناوی زۆر نەستەق و ناوی کوردەواری زۆر جوانمانەیە بە تایبەتیش بۆ ناو پرۆژەکانش ناوی زۆر جوانمانەیە بۆیە هیوادارین چوە بەرهێنەری بەڕێزی ئازیز و خۆشەویستی کوردستان کە سەرمای ئەم نیشتیمانان لە پێش ئەوەی کە بیر کاتەوانێت چەند سوود وەوەردەگرێ ئەوەندەش بیر کاتەوە ناوێکی کوردی جوانی دانسقە بۆ ئەو پرۆژە جوانە بژێت جا ئەمە هەندێک بابەتەکەمان بردەوە بەلای لایەنە کوردەواریەکە کە هەر یەکێکمانەتوانین تاوانی قسەی لەسەرکەین ئەوەندە ڕەش دەبین لەسەر ئەم بابەتە زۆر بە کورتی کاتمان بەرەو تەواوبوونە چێ فەرموو کاکەوراس کە من ویستم ئیزافێک بۆ قسەکەی جەنابەت بکەم دەربارەی بۆ نمونە عەقدی ئەو شوقە و خانوانە من لێرەوانێ داوا لە هاوڵاتیانی ئازیزی خۆشەویستی کوردستان دەکەین چونکە زۆربەی ئەو کێشەی بۆ دروست بووە بەڕێزان کە هەر مڵکێک دەکڕیت چ خانوو بێت چ زەوی بێت چ هەر مڵکێک بۆ شوقە بێ یاخود مڵکی زراعی بێ یاخود تیجاری بێ ئەو عەقدەی کە نووسراوە بە جوانی مەوازحی بیخوێندنەوانێت چونکە زۆربەی ئەوەی کە لە پرۆژەکان بە تایبەتی کێشیان بۆ دروستە بێ ئەو مۆڵەتە بە باشی ناخوێندنەوانێت کە باشی ناخوێندەوە کێشە یاساکانیان بۆ دروستە بێت ئەوە لە کاتێکا کاکسامان دەستکراوەی کردوون کە هەر یەکێکیان بە دوواداچوونی بۆ بکەن چونکە ئێوە چاودێر و پاڵپشتیانە بن
دەستیان خۆش بێمە هەمانیەکی زۆر باشمان لەگەڵ جەنابی کاکسامان و دەستەوە بەرهێنانی شەیەکە بەڕاستی هەماهەنگی و تەخسریشان نەکردو بۆی ئەو داواکاریەم لە هاوڵاتیانی ئازیز هەیە تکایە بەباشی ئەو عقدی کە ئەنووسێ ئەو گرێ بەستە بەباشی بخوێنرێتوانێ دواتر ئیمزای لەسەر بکرێ بۆیە مافی هیچ کەسێک فرامۆژ نەکرێت. زۆر سپاس هەڵبەت بوونی هەریەکێکیشتان لە ئێوەوە لایەنی پەیوەندیدار و ئەو ئەزمموی کە کارتان هەیە و کارمەند و هاوکارانی دیکەتان لە ناو پێشانگاکە هەمە بێتە پاڵپشتێک بۆ سەردانیکاران بۆ کڕیاران و ئەبێتە پاڵپشتێکی دیکەش بەڕاستە و خۆیان ڕاستە و خۆ بۆ خاوەنی پرۆژەوە بەرهێنەرەکانیش من سپاسیەوە کەم بوونتان لێرە کاریگەری خۆی هەیە و سپاس بۆی کە لە کوردستان 24ش ئامادە بوون توانیمان بەیەکەوە خزمەتێک بەم کەرتە و بە هەرێمی کوردستان بکەین. زۆر سپاس بۆ ئێوە بەخێر هاتن. سپاس بۆ جەنابیش و سپاس بۆ میوانە بەڕێز. زۆر سپاس بۆ ئێوەش.